سلاوتان لبيت بینەران بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش من بێسون غەرەداخیم خۆشحاڵم لە بەرنامەی پرسی هەفتەی ئەم جارشدا لەگەڵ ئێوەی بەڕێزدام. بەرنامەی پرسی هەفتەی ئەم هەفتەیەمان تایبەت کردو بە تەورێکی زۆر گرنگ، ئەویش هەمومان دەزانین کە وەرزی پەڵاوە بە یەکەمین بارانبارین نزیک بۆتەوە. باسی ڕێنمایە کشت و کاڵەکان بۆ وەرزی چاندنی دانەوێڵە دەکەین. بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز پشتیوان حەمعالی لێپرسراوی بەشی بەرهەمهێنان ئەوە بەرهەمهێنان و پەسەندکردنی بنەتۆمان کردووە لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی. گفتوگۆکەین لەسەرەوەی کە ئەو ڕێنمایە کشت و کاڵیانە چین بۆ ئەوەی کە بتوانرێن جوتیارانی هەرێمی کوردستان وەرزی چاندنیان بە شێوەیەکی سەرکەوت و دەست پێ بکەن و بەرهەمێکی باشیان هەبێت. کاک پشتیوان بەخێربەی خۆشحاڵین، سوپاس بۆ بەشداریکردنت لە ئەم بەرنامەیەماندا. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی بۆم چاپێکەوتنە. کاک پشتیوان ئەبینین کە وەرزی چاندن ئێستا جوتیاران خەریکی چاندنی بەروبوو من بە تایبەتی دانەوێڵە و وەرزی بارانبارین و یەکەمین بارانی پەڵەش نزیک بۆتەوە. بە شێوەیەکی گشتی بە پرسیارەکەم تۆزێک گشتی بێت سەرەتا ڕێنماییت چییە بۆ ئەو کشت و جوتیارانەی کە دەیانەوێت دەست بە چاندنی دانەوێڵە بکەن؟ حتمما بەڵێ ئێستا بەڵکو مەرحەلەوان وەکو وەرزی داچاندنی دانەوێڵەکانە بە تایبەتی گەرم و جۆکە ئێستا جوتیارانێکی زۆر خۆیان ئامادە کردو بووی هەم گەنم هەم جۆ، بەڵام بە تایبەتی تر گەنم دابچێنن. ئێمە لە ئێستادا ڕێنماییانەکەین کە بە شێوەیەکی زانستی ئەم زەویانە ئامادە بکەن، لەبەرەوەی ئەگەر بە زانست نەکرێم ئیشە لەو سەرەوە بەرهەم و تاجی خۆیان کەمە بێت. بۆیە ئێمە توانین سەر لێرە باوڵێ ئەتوانین بە دوو قۆناغ ڕێنمایی جوتیارەکان بکەین. ئەو جوتیارانەی کە زەویەکانیان باوڵێن ئامادەیە بۆ چاندن و ساڵی پێشوو بە هیچ بەروبوومێدایان نەچانەوە بە زمانی جوتیاری پێوترێ وەردیان ساڵی پێشوو ئەگەر پاقلەمەنیەکان بێت، ئەم زەوێ ئێستا ئامادەیە و ئەکرێ دابچێنرێت. بەڵام ئەو زەویانەی کە ساڵی پێشوو بۆ نمونە بە گەنم یا بە جۆ داچێنراوە، ئێمە داوایان لێکەین لە ئێستادا ئەو زەویانە کە باڵین پەرێزن ئەو زەویانە دانەچێنن لەبەرەوەی زیان دەکەن، چونکە ئەو زەویانە پێویستیان بۆیە کە کێڵانێکی باش بکێڵدرێن و لای جوتیاران و لای هەموو ئەوانی کە کاری کشت و کاڵەکەن معلومە ئەو زەویانەی کە ئێستا باڵین ساڵی پێشوو گەنم بۆیە و ئێستا باڵین پەرێزن پێویستەکە ڕێژێکی باش باران بارەکە پێوترە بارانی پەڵە، ئەم بارانە لەم زەویە بات دوجار بە ڕێژەیەکی گونجاو وشک بێتەوە و ئەنج ئەم زەویە بکێڵدرێ و ئامادە بکرێ بۆی بتوانێت کشت و کاڵێکی زانستیانە بکات. پشتیوان ئێستا هەرێمی کوردستان خۆشبەختانە ئامێری پێشکەوتووی زۆری بۆ هاتووە، یاخود دەست ئەکەوێت جوتیاران دەستیانەکەوێتەوە تراکتۆری زۆر پێشکەوتوو هەیە. باسی ئەو زەویانەت کرد کە ئێستا پەرێزن، ئایا ئەگەر بەو ئامێرە پێشکەوتوانەش بکێڵدرێت و پێش بارانباریندا بچەندرێت هەر بەرهەمی باشی نابێت؟ نەخێر بەسایری کێڵان ئەوە زانستە بەڕاستی پێش هەموو شتێ تۆ زەوی کە ئیکێڵی لە هەمووی گرنگترەوەی کە تۆ بێ ڕێژەیەکی شێی زۆر باش لەم زەویە هەبێ بۆ لەبەرەوەی ئەو زەویە تاوش کە ئێستا باران نەباریوە کە بە هەر ئامێرێکی کشت و کاڵی بکێڵدرێ بۆ کێڵان توانین بڵێن کوڵی گەورەی گڵیەتە دەرەوە کە ئەمە زیان بە چاندنەکە گەێنێەوە ئاکات بە شێوەیەکی باش ئەم تۆوە نەڕوێت و باڵێن ڕۆیەکی زۆر باش و بەهێزی لیا دروست نەبێت. بەڵێ ئامێری زۆر پێشکەوتوو هەیە، بەڵام باڵێن سەرەتا زانستیەکەوەیە کە تۆ ئەم زەویە ئەم کێڵگەیە لەبار بێ بۆ کێڵان، بۆیە پێویستەکە ئەو زەویانەی کە پەرێزن ئێستا نەکێڵدرێن چاوەڕێ بکرێت تاکو بارانێکی باش ئەبارێ ڕێژەیەکی شێی باش هەڵەمژێ دواتر ئەم زەویە بکێڵدرێ سوودی زۆر بێت. بەڵام ئەو زەویانەی و باسم کرد سەرەتایە، بەڵام ئەو زەویانەی کە باڵێن وەردن یان ساڵی پێشوو بە یەکێک لە بەروبوومە پاقلەمەنیەکان کێڵدراوە ئێستا گونجاوە بۆ چاندن، لەبەرەوەی وەکو قۆناغ ئێستا باشترین کاتە بۆی کە جوتیاران وردە دەستکەن بە چاندنی گەنم. وەکو بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی ئێوە ڕێنماییتان هەیە بۆ جوتیاران یا تیمی تایبەتتان هەیە سەردانی کێڵگەکانی جوتیارانەکەن بۆ ئەوەی لەم وەرزەدا داچاندنێکی پێشکەوت و سەرکەوتوانە ئەنجام بدەن؟ ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی کشت و کاڵی سلێمانی بەشێکی فەنیمانێ بەشێکی هونەریمانێ بەشی ڕێنمایی کشت و کاڵیە. بڵێ ئەم بەشە لە هەموو وەرزێکە ساڵانە
لە کاتی هەر بەروبوومیەکە کە کاتی چاندنیە یا کاتی درێنەیە حتا کاتی پەروەردەکردنیشیت ئەمان بەردەوام لەسەر هێڵ لەگەڵ جوتیارەکانە بە پێدانی ڕێنمایی بەڵە لە ئێسادا ئەو بەشە لە ڕێگەی دەستگا ڕاگەاندەکانی خۆیانەوە لە ڕێگەی پەیجەکانی خۆیانەوە لە ڕێگەی ئەو بنکە ڕێنمایی کە لە قەزا و ناحیەکان هەمانە لە بەڕێوەبەری بەشە کشتتوکاڵەکان کە لە قەزا و ناحیەکان بەرداوام لەسەر هێڵن بە پێدانی ئەم ڕێنمایانە بە جوتیاران کە بەم شێوەی کە باس کرا زەوی ئامادە بکرێەوە خۆیان ئامادە بکەن بۆ چاندنی دانەوێڵەکان. کاک پشتیوان گەنم ئێستا حکوومەتی عێراق بڕێکی وەرەگرێتەوە وەکو پاڵپشتیکردنێ بۆ جوتیاران جوتیارانیش واکەن کە بەردەوام گەنم لە زەویەکانیانە بچێنن واتە ئیسراحەت بە زەویەکانیان نادەن پێشتر ساڵێک ئەچێندرا ساڵێک وازیان لە زەویەکە ئەهێنرا بە وردی ئەیان هێشتەوە بۆ ئەوەی زەویەکە بەپیت ببێت. ئێستا بەردەوام جوتیاران هەموو ساڵێک یەک لەسەر یەک لەبەرەوەی حکوومەت یاریێمی حکوومەتی عێراق ببورن پاڵپشتی جوتیارانەکات گەنم لە جوتیاران وەرەگرێتەوە. ئایا من نابێتە هۆی ماندووبوونی ئەو زەویە کشت و کاڵیە نابێتە هۆی ئەوەی کە بڕشتی ئەو زەویە نەمێنێت چۆن ئەتواندرێت لە زەویەکە کە بەردەوام داچێندرێت بە هەموو جۆرە بەروبوومەکان بەرهەمێکی باش بەرهەم بێندرێت. پرسیارێکی زۆر زانستی و زۆر بەجێ ئێستا بەڵێ ئەمە شتێکمانەیە لە زانستی کشتتوکاڵە پێوترێ خولی کشتتوکاڵی با بڵێن بە زمانە عەرەبیەکەی دەوراتی زراعی پێڵێن. ئەم دەوراتی زراعی بریتە لەوەی کە تۆ پارچەیە زەوی دەیە ناکرێم زەویە ساڵانە بە بەردەوامی هەموو ساڵێک یا چەند ساڵێک لە سەرێک بکرێت بە یەک جۆر بەروبووم لەبەرەوەی وای لێت زیان بە بەرهەمەکە دەگەێنێ لە زۆر لاوە بدڵنیایەوە پێویست ئەو پارچە زەویە ساڵێک کە کرێ بەدانەوێڵە جاگەنم بێ یاجۆبێ ساڵی داهاتوو کرێ بە بەرهەمێکی پاقلەمەنی ساڵی داهاتوو ئەگەر ئاوی هەبوو زەویەکە بکرێ بە بەرهەمێکی با بڵێن هاوینەی ئەو ژەر باڵێن کۆمەڵێ بەروبوومانەیە کە هاوینەن و پاقلەمەنین نایترۆجین خۆراگەیە بە زەویەکە ئەکرێ بەو شێوەیە دەوراتی دوانی و سیانی و چواری تیا بکرێ بۆ ئەوەی زەویەکە ماندوو نەبێ بە دڵنیایەوە لە ڕووی زانستی و هەڵەیە هەموو ساڵێم زێ بکرێ بەگەنم لەبەرەوەی دڵنیا بێ جوتیار برای جوتیار کە بەرهەمی داوازێ کوالیتی بەرهەمەکەی داوازێ و زەویەکە ماندووە بێ و ڕانی هەندێک جاریش ببێتە هۆی مای گواستنەوەی چەند نەخۆشیەک بۆی کە ئەم زەویە چەند جارێک بە یەک جۆر بەروبووم کراوە. بەشێک لە جوتیاران بۆ قەرەبووکردنەوەی ماندوێتی زەویەکانیان پەنا بۆ سەماد لە هەندێک شوێنش پێڵەن کیمیاوی ئەبەن بۆ ناو زەویەکانیان ئایاوە ڕێگەیەکی دروستە؟ سەماد ئەڵبەتە بەکاریە بەڵە بە ڕێژێکی زۆر وە بزەبت بەداخەوە جوتیارەکان تەعویزی ئەو ماندووبوونە بە سەمادەکەن بەڵام ئەم سەمادەش هەم زیان بە ژینگە دەگەێنێ ئەم زیان بە خاکەگەێنێ و هەمیش کولفێ بەڕاستی چکم جوتیاران خۆیان لیان معلومەکە ئێستا کولفەی سەماد چەند گرانە بەڕاستی ڕێگە دروستەکە ڕێگە زانستەکەوەیە ئەو پارچە زەوی هەیەی بیکا بە چەند بێشێکەوە وەکو باسم کرد ساڵێک بەدانەوێڵە ساڵێکش بکرێت بە بەرهەمێکی پاقلەمەنی خۆتۆکەیکە بە بەرهەمێکی پاقلەمەنی مەبەستمانەوەی کە بکرێت بە نۆک یا بە نیزک یا بە پاقلە ئەمەش هەر باڵێن بەرهەمە ئەمەش هەر بەروبوو ئینتاجە و پارەیە بەڵێ لەوانەیە وەکو بازار یا وەکو نرخ یا وەکۆی کە گەنم پاڵپشتی ئەکرێت بەروبووە پاقلەمەنەکان وەکو نۆک و نیسک و پاقلە ئەو پاڵپشتی نەکرێت یان ئەو بازاڕی نەبێ بەڵام دوجار جوتیاران زۆر لەوە دڵنیا بن کە ئەمە سوودی باشترە بێت و کێشەی نابێت کە بەم جۆرە دەوراتی زراعی لە زەویەکانیان بکەن. کاک پشتیوان بەشێک لە جوتیاران ئەبیستین و جۆمان لێ بێت کە گلەی لەوە ئەوە ئەکەن کە پاڵپشتی ناکرێن هاوکاری ناکرێن بۆ ئەوەی کە کەرتی کشت و کاڵ زیاتر بەرەو پێشەوە بچێت هەر لە پێدانی سەماد لە پێدانی بنەتۆ و لە دەرمانی قڕکەری مێرووە زیان بەخشەکان وەکو بەڕێوەبەراتی کشت و کاڵی سلێمانی ئێوە چاوڵێکتان داوە بۆ ئەوەی هیچ نەبێت لە سنووری پارێزگای سلێمانیە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر کەمیش بێ پاڵپشتی جوتیاران بکەن. مەسایلی پاڵپشتی و هاوکاریکردنی جوتیار حتمما داوانێ بڵێن لە ئاستی پێویستانیە و لە ئاستی تموح و پلانی وەزارەتشمانانیە بەڵام هۆکارەکەی زۆر معلومەکە هەموو زانین هەرێمی کوردستان ڕووبەری قەیرانێکی دارایی زۆر قورس بۆتەوە لەبەرەوەی هەموو پاڵپشتێک هەموو هاوکارێکی جوتیاران جار چ لە دابینکردنی کووت و سەمادا بێت چ لە دابینکردنی قڕکەرەکان بێت چ لە دابینکردنی ئامێرە کشتتوکاڵەکان بێ ئەمە پێویستی بە بودجە و پێویستی بە پارەیە بەڕاستی ساڵانێکی زۆر ئێمە لە قەیرانێکی قورسی دارایەن لەوانەیە وەزارەتمان نەیتوانێت وەکو پێویست
ئەم دەعمانە بگەینە بە جوتیاران بەڵێ بەڵام لە بواری بنەتەوە ئێمە لەوەی کە توانی بێتمان و لەوەی کە بودجە لە بەرزمانە هەبوو بێ ئێمە ئەو فراغەمان پڕ کردوێتەوە ساڵانە توانیمانە ناڵین لە سەدی جوتیارەکان بنەتۆیان لە بەڕباتی گشتی کشت و کاڵی سلێمانی وەرگتووە بەڵام توانیمانە تا حەتێکی باش ئەم بۆشایە پڕکەین و دابینکردنی بنەتۆوی گەنمی خۆماڵی کە درا بە جوتیارەکان و بگرە زۆر ساڵیش بەرهەمەکەمان لێوەرگرتنەوە هەم بە سعرێکی پاڵپشت پێمان فرۆشتن و یامانەتێ وەم بە سعری پاڵپشتیش لێمان وەرگرتوونەتەوە و بە شایدی جوتیارەکان خۆیان لە ناوچە جیاوازەکان سوودێکی زۆریان لەم پرۆژەیە بینیوە چوەکو لایەنە مادیەکە چوەکو ئەو لایەنەی کە ئێمە سەرچاوەیەک بووین بۆ دابینکردنی بنەتۆیەکی پەسەندکراو بۆ جوتیارەکان ئێمە لەو بوارەیە نەمانێشتووە ئەو پاڵپشتی هەبووە بەڕاستی بەڵام لە بواری قڕکەرەکان لە بواری کوتە لەوانێ بەڵێ بۆی باسمان کرد قەیرانی داریەوە نەمانتوانی بێت پاڵپشتی تاوی جوتیارەکان بکرێت. کاک پشتیوان کود لە ناوخۆی هەرێمی کوردستان دەسەکەوێت بەڵام سەرەکەی زۆر گرانە هۆکارەکەی ئەوەیە کە کارگەیەکی بەرهەمهێنانی سەماد لە هەرێمی کوردستانان نییە یاخود هۆکارێکی دیکە لە پشت ئەمۆیە بەم نرخە گرانە لە ناوخۆی بازاڕەکانی هەرێمی کوردستاندا سەماد دەسەکەوێت. بیرتان لەوە نەکردوێتەوە کارگەیەکی گەورەی بەرهەمهێنانی سەماد لە ناوخۆی هەرێمی کوردستاندادا مەزر پێم وابێت کارگەیەک لە کەرکووک هەیە کە بە نرخێکی زۆر هەرزان سەماد دابەشەکات یاخود ئەیفرۆشێت بەڵام ئەویش پێم وابێ کوالیتێکی باش نییە زانیاریتان لەو بارەوە هەیە؟ مەسایلی کوت کە سعری بەرزە بەڵە سعری بەرزە بەڵام ئەوەی ئێمە زانیاریمان ئەو نرخ بەرزیە تەنیا ئەوەیە بڵین لە هەرێمی کوردستان نرخی بەرزە نرخ بەرزی جیهانیە لە هەموو دنیا ئەم سەمادەیان ئەم مادەیە گران بووە بۆیە بە گرانجگا دەست ئێمە وەکو دامەزراندنی کارگەی سەماد ئێمە هیچ کۆمپانیاک تا ئێستا ئەوەی ئێمە ئاگادار بین نهاتوە داواکاری ئەوە بێ کەرتی تایبەت بێ ئەمە پێشکەشکە تا ئێستا من ئەوەی زانیاریمانە بێ هیچ کەرتێکی تایبەت یا هیچ کۆمپانیایەک نهاتوە داوا پێشکەشکە ئێمە ڕەتمان کردبێتەوە ئێمە هەرچەند من ناتوانم ئێستا باڵێن وەکو وەزارەت لە دوان بین بەڵام من دڵنیام بەرنامەی وەزارەتمان و بەرنامەی بەربەراتی گشتی کشت و کاڵی سلێمانیش هاندەرە بۆ هەر وەبەرهێنێک بۆ هەر لایەنێک بێوێت پلانێکی بێت دەرخستێکی بێ بۆ دامەزراندنی کارگەیەکی سەماد بەشەر لە ئاستێکی باش و پێشکەوت و کوالیتی باشە بێ هەموو جۆرە هاوکاریەکرێت بەڵام ئەوەیە هیچ تا ئێستا لایەنێک هیچ کۆمپانیێک ناتوە ئێمە ڕەتمان کردبێتەوە ئەڵبەت ئەگەر ئەوە بکرێت حتمما بەرهەمەکە لە ناوی خۆمان نابێ هەم دڵنیابینەوە لەوەی کە کوالیتی ئەم بەرهەمە چۆنە و هەمیش لەوە دڵنیان کە بە سعرێکی حتمما هەرزانتر ئەگات لە جوتیارەکانمان. بەڵێ باسی بنەتۆت کرد بەشێک لە جوتیاران خۆیان بنەتۆ بۆ خۆیان پاشەکەوت دەکەن ڕەنگە ڕێگەیەکی زۆر زانستی نەبێت حەزەکەم لە زاری بەڕێستەوە ئەوکو شارەزایەک لەو وارە ڕێنمایی جوتیارەکان بکەیت کە چۆن بنەتۆیەکی زانستیانەی ئەوەی کە داهاتێکی باشی هەبێت پاشەکەوتکەن بۆی ساڵی داهات و دەست بە چاندنی بکەن. جا ئەوە وەڵامەکەی تۆزە بێت بە تەفسیل باسکەین چکە مەسایلی بنەتۆ کە تەڵی بنەتۆ البەتە جیاوازە لە گەنم قسەماگەر نمونە بۆ گەنم بێن چکم بنەتۆ هەر گەنم ئەوە نییە هەموو با بڵێن بەروبوومێک کە باڵێن مادەیەکی سەرگی و بۆ چاندنەوێ بە بنەتۆ بەڵام ئێمە ئێستا بەرنامەکەمان زیاتر لەسەر دانەوێڵەکانە و دانەوێڵەکانیش لە ناوێنە گەنم زۆر مەحسوڵێکی استراتیژی و دیارە مەسایلی دروستکردنی بنەتۆ بەرنامەیەکی زۆر زانستی و درێژ با بڵێن درێژە باشترین شت ڕێگا ئەوەیە کە بۆی جوتیار بنەتۆەکەی خۆی باڵێن باوەڕ پێکرا و پەسەندکرا بێ لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەو بنەتۆی کە وەرەگرێت لە سەرچاوەیەکی باوەڕ پێکرا و وەریگرێت بۆ نمونە ئێمە لە کشت و کاڵی سلێمانی بەشی بەرەمیان و پەسەندکردنی تۆ تاکە سەرچاوین لە سنووی پارێزگای سلێمانە بۆ دابینکردنی بنەتۆ بێن لەم دایرەی ئێمەوە داوای بنەتۆ بکەن هەرچەند ئێمە ساڵانە پلانەشمانەیە خۆشیان جوتیاران لەسەر هێڵ لەگەڵمانە ئێمە بنەتوان بۆ دابینەکەین لەوانە نەتوانەوەکو باسی گەرمەیە لە جوتیاران وەریەگرنەوە یان گەرمێکی هاوردەیە و دابەش گەرمی هاوردە نەخێر ئێمە ئەو بنەتۆی کە ئێمە هەمانە بنەتۆی خۆماڵیە بۆ نمونە ئێمە کار لەسەر تەرزی سلێمانی دووەکەین تەرزی سلێمانی دوو تەرزێکی خۆماڵیە ئەم تەرزە لە بەڕێوەبەراتی توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی لە دوای چەندین ساڵ دەتوانین بڵێن بە 6-7 ساڵ کاری توێژینەوەی لەسەر کراوە
دەرکەوتووە کە ئەم سنفێکی زۆر باشە سەرکەوتووە بەسەر سنفەکانی کەیە دوجار نێدراوە بۆ لیژنەیەکی باڵا هەیە لە عێراق لیژنەیەکی نیشتیمانی بۆ تەسجیل و اعتیمادکردنی تەرزە کشت و کاڵەکانە لەم لیژنە باڵای عێراقیش کە بریتێ لە چەندین خەڵکی پسپۆڕ و شارەزاوە وەزارەتی کشت و کاڵشمان ئەندامە ماڵێن ئەندامێکیە لەو لیژنەیە لە ڕێی ئەوانیشەوە ئەم سنفە تەسجیل کراوە پەسەند کراوە و با بڵێن ڕێگەمان پێدراوە کە ئەم سنفە زیادکەین ئەم سنفەی سەکەتەر سلێمانی دووە بەم قۆناغە زانستیانە بەم قۆناغە توێژینان تێپەڕیوە ئێمە کار لەسەرەوەکەین و نزیکەی 5 ساڵە ئێمە وەکو بەشی بەرهەمهێنان پەسەندکردنیتەوە ئەم بەرهەمەمان یا بە جوتیارەکان دوجار متابعەمان کردووە و کەشفمان کردووە لە کێڵگەیە و بڕوانامەی پێدراوە دوجار هاتووە بۆ تاقیگە پشکنی تاقیگەیشی بۆ کراوە لە دوای دەرچوون لە پشکنی تاقی هاتوتە معمەلەکانمان لە معمەلەکان پاک کراوەتەوە دەرمان کراوە لە کیس کراوە وەکو بنەتۆوێکی باوەڕ پێکرا و پەسەند کراوە دابشمان کردووە بەسەر جوتیارەکانە بە شێوەیەکی پاڵپشتی ئەمە بنەمای دابینکردنی بنەتۆوێکی با بڵێن پەسەند کراوە ئەمە ئەگەر بەڕێبەراتی کشت و کاڵ بیکە بەڵام ئەگەر جوتیارەکە خۆی بیکە ئەگەر جوتیارەکە خۆی بیکە هەر ئەو بنەتۆی ئێمە کە بۆمان دابینکردووە چاندوێتەوە لە وەرزی دروێنە با بڵێن پێشتر پێش دروێنە خۆی بۆ خۆی وەکو ئێمە چۆن ئێمە لیژان ئەنێرین کەشفێکی گەنمەکەکەین هەنێ بڕیارەین ئەویش خۆی لە مانگی 5 کە گەنمەکە گوڵەکات خۆی وەکو جوتیارێکی لێهاتوو بگەڕە بەناو گەنمەکەیە بزانێت ئەو گەنمە چ جۆرە گەنمێکی جیاوازیتیایە چون ئەمە حاڵەتی زۆر احتیادیە دائما لە کێڵگەی گەنمەکانە ڕێژێک گەنم سەوزە بێت کە ئەو گەنمە نییە کە ئێمە چاندومانە ئەو گەنمێنێ کە جوتیارەکە چاندێتی هەندێک جار ئەو گەنمە باوەڵێن بەرزترە و دەرەکەوێت هەندێک جار ئەو گەنمە باڵای نزمە و لەگەڵ گەنمەکەی کاتێکەڵە بێت گرنگەوەی ئەو جوتیارە کە گەنمەکە گوڵەکات بگەڕێت کەشفێکی مەیدانی کێڵگەکەی خۆی بکات ئەو گوڵە گەنمانەی چ بەرز بە چ نزم کە بزانێت گەنمەکەی خۆی نییە لی کات و هەڵی بکەنێ و دووری خاتەوە لە دوای بەڵام ئەوە پێدوانیە زۆر قورسە بێ بۆ جوتیار من ئێستا باسەکەی باشە جوتیارێک 2 تان 3 تان با ئەگەر جوتیارمان هەیە 50 تان گەنمەکە بەڵام ئەمە ئەگەر نمونەی کەمیشی وەرگرین جوتیارە 2 تان بکات چۆن ناتوانێت ئەوم گەنمە ببڕێ ڕێژەکە زۆر نییەوەی کەی بڕێ هەنی ڕێژێکی زۆر ئەوە نییە بڵێیت لە سا هەفتە لە سا 5 کێڵگەکەی لەم گوڵە بەرزێتیاوێ ئەمە یەک دووش جوتیارێک بۆ نمە 100 دووەنم زەوی هەیە 100 دووەنم زۆنیە لەم 100 دووەنمە با 20 دووەنمی بەم شێوە پاکاتەوە 80 دووەنمەکەی بدورێتەوە بیبا مەسەن لە بازاڕەکان یا تەسلیمی سایلۆکانی بکە کە ئەم 80 دووەنمێک و بنێتەوە بەکار نایێنێتەوە بەڵام 20 دووەنمی لەم ڕوبەرە 100 دووەنمیە با 20 دووەنمی پاکاتەوە و بیکاتەوە بە ئەساسێک بۆ خۆی بکاتەوە ئەساسی بۆ و ئەوشی کە 20 دووەنمیە با 5 دووەنمی 6 دووەنمی 7 دووەنمی لەم 20 دووەنمێکێتی بەم شوێ پاکاتەوە بیکاتەوە ئەساسی بۆ خۆی دوجار لەوە گرنگترەوەیە کە لە کاتی دروێنەیە دایر مەدایری گەنمەکەی حاشەی گەنمەکەی با بڵێن بدورێتەوە لە شوێنێک ڕۆی کاو ناو کێڵەکەی بدورێتەوە ئەمیش هەر ڕێگایەکە بۆ ئەوی کە بنەتەوەکەی بە پاکی یەکتۆی بمێنێتەوە ئەمانە ئەو ڕێکاران کە جوتیارەکە ئەگەر گەنمەکەی منی دەست نەکەوت یا ئەگەر دەستی نەگەشت بە ئێمە بنەتەوەکەی خۆی ئیسفادە بکات زائدەن ئێستا مەجموعەیەک با بڵێن کۆمپانیای کشت و کاڵیان مەجموعەیە نووسنگەی کشت و کاڵیان بنەتۆی زۆر باش لە دەرەوە هێنن بەمەرجە و بنەتەوە پەسەند کراوە بێ باوەڕ پێکراوە بێ مەزدەڵەکە مەوسوف بێ ئەوەش مەزدەڵێکی هەچە من هانی ئەوە نایەن من لەگەڵ ئەوان کە جوتیارەکان ئەم بنەتەوە خۆماڵی خۆمان کە زۆر لەگەڵ کەشوهەوای خۆمانە گونجاوە کە زۆر بەرهەمی باشە بەرگری هەیە بۆ هەموو نەخۆشی و بێبارانی وشکە ساڵی هانیانەیە کە ڕووکەنە ئەم تەرزە خۆماڵی خۆن کە تەرزی سلێمانی باشە با لێرە پرسیارێک لە وەڵامەکەی بەڕێستەوە بکەم باس لەوەت کرد کە بەشێک لە کۆمپانیاکان بنەتەوە هێن نەرێمی کورسە ئایاوانە بە کوالیتی کۆنتترۆڵی ئێواتەیە پەڕن ئەمانەی کە دێن ئەم کۆمپانیانەی کە ئەم بنەتۆێنن پێش هەموو شتێک بنەتەوەکان تۆمارکراون مسەجلن خۆ بە ڕێکە بێتان بێن ینی لە ڕێی وەزارەتمانەوە ڕێگەیان پێی دێ بەتەڵە بێن لە هەمووی گرنگترەوەیە من ئێستا ژێڵێمەوە من هانی جوتیارەکان نایم بۆ ئەوی کە بچن ئەوە بکەن ئێستا ژەڵێمەوە بنەتەوەکانی خۆمان بنەتەوە خۆماڵەکان زۆر ئێمە لەگەڵەوەین کە جوتیارەکان وەکەن بەڵام ئەمەش بتێونەتەوە ئێستا لە بازارە بووە بە واقع و هەیە بەڕاستی بەڵام ئەم بنەتوانەشی کە هەن هەمویان تۆمار کراون احتیماد کراون لەو لیژنەی کە باسم کە لیژنەیەکی باڵایە بۆ تۆمار و پەسەندکردن لە عێراق ئەم لیژنەیە بەرپرسە لە هەرچی بەروبوومێکی کشت و کاڵی هەیە ئەمان بەرپرسن لەوەی کە پەسەندیکەن کە لەلایەن ئەمان و پەسەند کرا دیارە ئەو تەرزە
هیچ گرفتێکی نییە بۆ چاندن. بەڵام لەگەڵ ژنگە و کەش و هاوای هەرێمی کوردستان ئەگونجێت بەشێکیان باشن و بەشێکیان لاانێ بە جۆر لە جۆرەکان بۆ هەنێ ناوچەی ئێمە نەبن بۆیە من ینی زۆر تەژیقی جوتیارەکان ناکەم بۆ ناحیە بەڵام من جەناب پرسیت ئەڵێ جوتیار چی بکات بۆ دابینکردی بنەتەوە من ئەڵەم ئێمە هەین بنەتۆی خۆماڵیمان لایە بۆ خۆشی ئەتوانێت بۆ بەرنامەی کە باسم کرد سەرچاوەیەک بێ بۆ دابینکردنی بنەتۆی خۆی و ئەگەر لە ڕێی کۆمپانیا باوەڕ پێکراوەکانەوە ئەو ئەسنافە زراعیانەی کە باوەڕ پێکراون کە تەسجیل و اعتیماد کراوە لە عێراق کە ڕێگە پێدانیان بۆ کراوە ئەمانش ئەتوانن لێوەشەوە ئیسفادە. کاک پشتیوان بەشێک لە جوتیاران گلی ئەویان کرد لە ڕابردوودا کە حکوومەتی هەرێم یاخود بەڕێوەبەراتی کشتتوکاڵ لە سلێمانی لە شوێنەکانی دیکەش ئەو بەڕێوەبەراتی کشتتوکاڵانەی کە تۆ دابەشەکەن هەندێک مەرجیان هەبوو لەسەر جوتیاران کە دەبێت عەرزەکە مەسەلەن ئاوی هەبێت و لە شوێنێکا بێکە کێڵگەیەکی زۆر باش هەبێت و سەمادی تێبکرێت و ئەو گلێ هەبوو یاخود گلێوانەکە کە جوتیارێک بۆ نمونە توانیوێتی 70-80 تەنگەنم بەرهەم بێنێت حکوومەت بنەتۆی یاوە بەو نەیاوە بە جوتیارێک کە دەستی کورتە ناتوانێت مەسەلەن تۆ دابین بکە. ئێوە دابەشکردنی تۆ مەرج و ڕێنماییتان هەیە کە بەسەرکیا دابەشەکرێت بەسەرکیا دابەش ناکرێت یاخود بەسەر هەموو جوتیارێکە دابەشەکرێت. ئێوە بەڵام مەرج و ڕێنمایی مەرجمان نییە نامانێ مەرج شتێ بێ کەوای لە بکات جوتیارەکە بێبەش بێ لەو بنەتۆ ئێمە ڕێنماییمان هەیە بۆ دابینکردی بنەتۆ بۆ تەوزیەکردی بنەتۆ بۆ جوتیارەکە وەرگێت. ڕێنمایەکەش ڕێنمایی زانستین ینی ڕێنماییەکە ئێمە بۆیە هەرچەند ئەوەش لەوەشە جاری وا چاوپۆشیمان کردووە لە بەرەی تەقدیری هەنە دۆخمان کردووە بەڕاستی کە جوتیارەکە پیاتە تێپەڕێ بۆی لەو ڕێنمایە وای لێ نەکا لێ مەحنون بەڵام بەگشتی ڕێنمایەکانی ئێمە کە دامان ناوە بۆ بەرژەوەندی جوتیارەکە ڕێنمایی زانستی ینی وتومانە بە جوتیارەکە با زەویەکە وەردوێ وەکو بیدات باسمان وتمان زەوی وەردێ و زەوی پەرێزێ کەوتمانە با زەوی وەردێ هەبێ ئەلبەتە وەردەکە سوودەکەی لەوێ بەرهەمی باشترە ئەو بەرهەمەی کە جوتیارەکە ئینتاجێنێ یەک تۆترە پاکترە و بەرهەمی زیاتریاتێ بۆیە وتمانە بیکەنە پەرێزەوە. ڕێنمایەمان کردووە وتمانە دەوراتی زراعی بکە خولی کوشت و کاڵی بکە ڕێنمایەمان کردووە وتمانە کێڵەکەت پاککەرەوە مەسەن تۆ خۆت لە مانگی 4-5 جاگەر ئێمەش بۆمان نەکرا ئەم کەشفە مەیدانێ بکەین بۆ خۆتۆکە جوتیارێکی نمونەیی ئێمە خودمان بۆ زۆربەی جوتیارەکان کردو ینی زۆربەی ساڵەکان ئێمە بەپی ئەوەی کە هەمان بێ خود بۆ جوتیارەکانەکەینەوە ئەمانیان پێڵێن کە تۆ لە مانگی 5 کە گەرمەکە پێگا خۆت کەشفێکی گەرمەکەت کە لە شوێنە گەزانی کە گوڵێکی جیاواز تەرزی شتێکی جیاوازە بینی دووری خەڵ لە کێڵەکەت لە ڕێنمایەکانە تومانە کە گەرمەکە دووریتەوە بەو شێوازی کە باسمان کرد دایر مەداری گەرمەکە بدوورەوە لە شوێنە ڕێکە و ناو کێڵەکەت بە پوختی بامێتە بۆی ئەو دەڕاستی کە پێشتر لەوە گەرمیشکی پاکرد بێ بڕێک لە تەنچەکە ما بێتەوە یان جوی پاکرد بێ وەحاصل کەمێتەوەی دابەزینی کوالیتی بەرهەمەکە ئەمە ڕێنمایەکانی ئێمە بوون ئەینە نەمەکرد بە مەرجێکی قورس و جوتیارەکە لێی بێبەری بێ ئەمە خاڵیەکەم خاڵی دووەمەوەی کە باست کردڵی ئەو جوتیارانەی کە با بڵێن ڕوبەریان کەم بۆ فەقیر بوون نەخێر ئێمە هەرگیز ئەومان نەکرۆ بە پێوەر کە ئەم بنەتۆی هەمانە بدرێ بۆ جوتیارانەی کە متەمەکن و 82 و 100 میانێ و 5 دۆرمەکان لیان بێبەرین بەڵام ئێمە جاری وایە شتێک لە یاسای کەشفی گەنمە ینی ناکرێ من جوتیارێک 2 دووەرم 3 دووەرمی هەیە گەرمی بمێت لەبەرەوەی زۆر وردەبێت و دوجار ئێمە ژمارەی جوتیارەکان ئەوەنە زۆرە بێ ئیمکانێتمان نابێ بچین ئەم هەموو 2 دووەرم و 3 دووەرمیە کەشف بکەین ئەمەسم بۆ نمونە جاری وا کردوشمانەوە ئەن بڕاب کە جاری وایە لەوەش ئینمانە چاوپۆشیمانە سیرەکەین لیژنەیەکمان سعات و نیەک بە تایبەتی ڕۆشتەوە بۆ شوێنێک بۆ 2 دووەرم کە ئەمە وای کیلۆ داجار کاری ئەوانی کە دوابخە ینی ئەگەر شتێک لەو بابەتەش کرابێت تەنها بەسەوە بۆی ئێمە بتوانین کەشفی هەموو ئەو جوتیارانە بکەین کە لەو ساڵە بنەتەوەکیاناوەکو مەرجی سەرەکی نەخێر هیچ جیاوازیەکمان نەکەوە لەگەڵ ئەو جوتیارانی متەمەکن و ڕوبەریان زۆر لەگەڵ جوتیارە ژارەکان هەرگیز هیچ هەماهەنگیەک لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لە بواری کشتتوکاڵا هەیە بە تایبەت لە بواری بنەتۆ و دابەشکردنی تۆ و پەسەندکردنی تۆ لە هەرێمی کوردستان هەماهەنگێک بڵی لە بواری کشتتوکاڵ ئەمە زۆر گشتگیرە و زۆر بەرفرانە لەچ من لە وەڵامەوە تەنسیق هەیە کۆبوونەوە هەیە دانیشتن هەیە لێک تێگەیشتن هەیە بەڵە لە بینی وەزارەتی کشتتوکاڵ و حکوومەتی عێراقیە چکم بمانە نەمانە ئێمە دوو با بڵێن ئێمە هەرێمێکی سەر بە عێراق وە هەموو ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانە لە بازارەکانی ئەوان ساغە بێتەوە
کە لە سەر و با بڵێن ئیکتیفای خۆمان بێ و ئەوانش بە هەمان شێوە ئیشان بە بازاڕەکانی ئەمە بێ کە مانەمەی پێویستی بە تەنسیق و لێک تێگەیشتن و دانیشتنەوە مانگیە لە بواری بنەتەوە تەنسیقێکی بە قۆتمانێ بەداخەوە ئێمە ئەکرا زۆر سوود لە ئەوان وەرگین چکم ئەوان بەڕاستی لاە بڵم زۆر لە بواری بنەتەوە تۆزە لە ئێمە پێشکەوتوتم بمانێ ئەوان دەوڵەتن ئەوان با بڵێن کۆنترن لە بواری بنەتەوە ئەوان مەجالیسی تۆیان هەیە ئەوان ینی لیژنەی باڵایان هەیە ئێمە لەمانە بەڕاستی مەحرومین توان بڵێن لە بواری بنەتەوە بەداخەوە هەماهەنگین لەگەڵمانە ئێمە زۆرمان پێخۆشە هەماهەنگبین لەگەڵیانە بەڵام ئەو دەرگایان نەکراوەتەوە کە لەگەڵیانە داخل بین و هەم ئەوان سوود لە ئەزمموی ئێمە وەرگن هەر ئێمەش سوود لە ئەزمموی ئەوان وەرگین لە بواری بنەتەوە هیچ ئامێرێکی پێشکەوتوو هەیە بتوانێت جۆری تۆوەکان لە یەکتری جاکاتەوە بۆ نمونە مەسەڵەن ئامێری پاکردنی تۆ هەیە گەنم هەیە بەڵام ئەم ئامێری پاکردنە مرۆر و نازانم جەن جۆرێکی ئەوەی لە ناو گەنمەکە هەیە پاکیەکە بژاریەکات ئامێرێک هەیە کە مەسەڵەن ئەم تۆ جیاکاتەوە بڵێ ئەمە لە سڵفی ئەمە نییە تێگەشتماڵێکی بڵێ هیچ ئامێرێکمانیە کە ئێمە لە ناو تەرزیە گەنما بۆ منە تەرزەکانی کە جیا بکات بڵێ هەر لە جیهانە نییە یا هەیە لە جیهانە هەیە بەڵام زۆر 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 گرانبایە ئەو کاتە چتە بابەتی وراسیەوە شتێکێ لە گەنمە با بڵێن بەسمەی وراسیە ئەبێ ئەو بەسمەی وراسی ئەو گەنمە داغڵگە لە شاشێکی کۆمپیوتەر کە لە ناو جیازەکایە بۆی تەبەن تیشکە ئەشیعەیە کە ئەو گەنمە ڕوا بە تیشک و ئەشیعە لێهات لە ڕێگەی ئەو تیشک ئەشیعە و ئەو بەسمە وراسی کە داغڵ کراوە فەرزی ئەو سنفەت بۆکە کە لەو سنفەنێک کە تۆ پاکەی بۆ نمونە ئێمە تەرزی سلێمانی دوێسە پاکەین زۆرینەی گەنمەکە سلێمانی دووە هەر سنفێکی جیاواز بێ لە سلێمانی دو تیابێ لە ڕێگەی ئەو تیشک و ئەشیعە و کە باڵێن جیناتە وراسیەکە و بەسمەکەی داخل کراوە و جیاکات ئێمە ئەومانە لە بڕی جیازێکی زۆر زۆر گران بە هەر لە عێراقیشانیە باسی سلێمانی دووت کرد لە ڕووی بڕەشت داهاتەوە سلێمانی دوو گەنمێکی چۆنەوە لە ڕوو نرخیشەوە لە بازاڕە چۆنە ینی بەراورد بە جۆرە گەنمەکانی دیکە جیازی هەیە یاخود نیەتی گەنمی سلێمانی دوو ئەوەی کە ئێمە تقریبن بۆ 6 ساڵە لەگەڵ جوتیارەکانە ساڵانە ئەم بنەتۆمان دابش کرد و لێمانەوەگرێتەوە متابعیانەکەین ئەتوانم بڵێم تا ئێستا باشترین سنف بووە لەگەڵ بەراورد بە سنفەکانی کە هەم لە ڕووی ئینتاجە و هەم لە ڕووی بەرگریکردن بۆ نەخۆشیەکان و هەم لە ڕووی بەرگریکردن بۆ وشکە ساڵی کە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە گەر ساڵی پار باران باش و بەڵام ساڵی پێرار بە نمونە بێنینەوە کە کێشەی بارانی بارمانە بوو تقریبا نیمچە وشکە ساڵیەک بوو پێرار زۆربەی ئەو تەرزانەی کە جوتیارەکان چانەبوویان و لەگەڵ تەرزی سلێمانی دووشە دەرکەوت سلێمانی دوو لە هەمویان زۆر زۆر ماڵێن باشتر بوو زیاتر خۆی گر بۆ ئەو وشکە ساڵیە ئەوە بەرهەمی زۆر باشتری بوو بەراورد بە سنفەکانی کە لەبەرەوەی سلێمانی دوو ئێستا من ئەتوانم بڵێ باشترین سنفە لە ناو سنفەکانی کە وەکو نرخی زۆر زۆر باش بوو بەڵام تووشی زروفێک بوو کە من ئێستا بە فرسەتی زانم لەم بەرنامەی جەنابتانە باسیگەن و چەند ڕۆژی پێشوش لە کەناڵێکی بەڕێز هەرباس کرا بۆ بەرچاوڕوونی زیاتر جوتیارەکان ئێمە ساڵی پار گرفتێکمانە بوو لە سایلۆکانە گرفتی بە بازارکردنی گەنم بوو حکوومەتی عێراقی ئەو بڕەگەرمەی کە دابینی یا تەخسیسی کرد بۆ هەموو هەرێمی کوردستان کەم بوو و پارێزگای سلێمانیش حتمانەوە بڕێکە بۆ دانرابوو کە نزیکی 230,000 تن بوو ئەمە لە ئەنجامەوە بە هۆی ئەوەی کە بارانێکی باشباری و بەرهەم زۆر بوو وای کرد کە ئێمە بەرهەمێکی زۆرمانە بێ و حسڵێکی کەمانێ ئەو بوو جوتیارەکان بە ناچاری ئەوەی کە هەیان بوو بردیان بۆ سایلۆکان بەڵام ڕێژەیەکی زۆری لە بازاڕە مایەوە جوتیار نێزانێ بە شێوە بازاریکە حتمما بازاری ئێمەش هەر جنوب و خواروون ئاڕاستمانەیە ئەو بەشێکی زۆر لە تەرزی سلێمانی دوو بەرەو بازارەکانی بابلەن جنوب و ناڕاز ڕۆشت هەستمان کرد لە پیلانێک هەیە بۆ ئەوی ڕێگیرێکرا لەوەی کە ئەم گەنمی سلێمانی دووە وەرنەگیرێتەوە ئەمە وای کرد نرخەکەی بشکێت ئێستاشی لەسەر بەداخەوە ئەو پیلان و ئەو پروپاگەندەر هەیە کە گەنمی سلێمانی دوو بۆ ئەمساڵ کە بێتەوە لە سایلۆکان وەرناگیرێ بۆیە تۆزە نرخەکەی دابەزیوە بەڵام من لێرەشەوە دڵنیاین بە جوتیارەکان کە تەرزی سلێمانی دوو
هیچ گرفتەی لە سایلۆکانی سلێمانی و هەولێر دۆک نییە و تەنانەت لە سایلۆکانی کەرکک و مووسڵیش نییە و ئەوەشی کە پار دروست بوو تەنها شتەکە پیلانێک بوو ئەگینا ئەوەشی کە ئەڕۆژ ناگەڕ هەرداغڵە بوو لە سایلۆکانە ئەسڵەن ئێمە ئێستا زانیاری زۆر وتمانەیە جوتیارانی سنووری باوڵی پارێزگای کەرکک و مووسڵ یان تەرزی سلێمانی دۆ بن بۆ چاندن باش ئەوان ئەگەر بزان وەرناگیرێت چۆن ئەماکەن لەبەرەوە مەسایلی سلێمانی دوو ئێمە گەرنتی ئەوەین کە هیچ کێشەیەکی نییە بەڵام جەنان پرسیاری نرخ کرد بەداخەوە ئێستا کەمێک نرخی لە چاو سنفەکانی کا بۆی ئەو پروپاگەندەیە شکاوە بەڵام دڵنیا بە شتێکی کاتی و تێپەڕێ هەرێمی کوردستان زەوی بە پیتی زۆر هەیە بۆ کشت و کاڵ وەکو بەڕێوەبەراتی کشت و کاڵ بەردەوام ئێوە سەردانی ئەو زەوی کشت و کاڵانە ئەکەن باشترین زەوی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان کوێیە لە سنووری پارێزگای سلێمانی باشترین زەوی کشت و کاڵی با بڵێن بۆ دانەوێڵە ئەڵبەتە دەشتی شارە زۆر ئەوە هەر زۆر معلومە خاکێکی زۆر زۆر بە پیت و پانتایەک و دەشتایەکی زۆر زۆر باشە بۆ دانەوێڵە دەشتی بنگرت ئەو ناوچەی سنووری بنگرت بە تایبەتی خاکێکی زۆر زۆر باشە بۆ دانەوێڵە ئیتر شوێن هەیە با بڵێن بۆ نمونە سنووری پیرەمەگرون بەشی ئەو بەری ئەمانە هەمووی زۆی باش دەشت پانتایەکانی سەنگاو سنووری ئاغجەلەر ئەمانە هەمویان زەوی زۆر باشن ئێمە بەعام ئەتوانم بڵم هەموو زەویەکان ئەتوان بڵم ئەگەر بچین بۆ سنووری ناوچەی عربەت هەم مەجموعەیە دەشتایی و پانتایی زۆر باشن بەڵام ئەویان کە زۆر زۆر باش بێ و ئێمە زۆر با بڵێن پلەیەکی بینێ دەشتی شارە زۆر بە پلەیەک دوجار دەشتی بنگرت بە پلەی دوو زۆر زۆر خاکی بەپیت و باشن مەگی ناوشەکانی کەچەک گونجاو باش بڵێ کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاییەوە کۆتایش هاتووە بەڕاستی بەس ئەمە وەکو دوایین ڕێنمایت ئەگەر شتێکت مابێ بۆ جوتیاران ڕاستیان بکەیت فەرموو ئەگەر شتێکت هەبێ من ڕێنمای جوتیارەکانەکە بەرەکو سەرەتاش باسمان کرد فەرمانگەکەی ئێمە و فەرمانگە کشت و کاڵەکان و ڕێنمای کشت و کاڵی بکەن بە سەرچاوەی ئەوەی کە زانیاریمان لێوەرگن چکم زانیارەکانی ئێمە خەڵکانێکی پسپۆڕ و بە ئەزمون و شەهادەدار و خەڵکێکن بەڕاستی سوود لە ئەزمون و توانە زانستیەکان ئەبینە جوتیارەکە هەر پرسیارێکمان لێ بکەن ئێمە ئەمە ئامادەین بینە مەدانش لەگەڵیانە بینە کێڵگە لەگەڵیانە وە لە ئێستادا کە وەرزی داچاندنی گەنمە ڕووکەنە ئەو تەرزانەی کە خۆماڵین کە باسمان کرد داوایان لێکەین لەژێر پروپاگەندەی بازرگان و علافی ناوبازارە پارەی زۆر نێن بەگەنم چون زانیاریمانە ئێستا گەنم هاتووە بە تەنیا درێ بە 2 میلیۆن و بە 2 میلیۆن دینار کە جوتیارەکە هیچ ئەزمونێکی نییە لە چاندنی پارێکی زۆر بم بنەتەوە درێ و دوجار لەوە چێت تووشی گرفتێکی بکە بەڵام ئەو تەرزە خۆماڵیانەی کە لێرە ساڵانێکە ئێمە کاری لەسەراکەین هەم جوتیارەکە خۆی ئەزمونی هەیە و هەمیش خۆی سنفەکە یا تەرزەکە خۆی سەلمانەوە کە تەرزێکی باشە لە ڕووی بەرهەمەوە و لە ڕووی هەموو ئەو ئافات و نەخۆشیانەی ڕوبەرەوێتە خۆڕاگرە بۆی داوایان لەکەین کە ڕووکەنە چاندنی تەرزە خۆماڵەکان ئەو تەرزانەی کە لە دەرەوەیەن و با بڵێن هیچ زانیارێکیان نییە لەسەر با بڵێن شێوازی بەرەمهێنان و هاتنی ئەو تەرزانە. بەڵێ زۆر سپاس باسی گەنمت کرد کە بازم جۆرێک گەنم هاتۆتە ناو هەرێمی کوردستانەوە کیلۆی 4000 دینار و 5000 دینارە. تەوەری بەرنمەکەمان بەداخەوە کاتی بەرنمەکەمان کۆتایی هات زۆر شتی دیکە هەبوو باسیکەین باسی نۆک نیسک جۆ ئەوانەمان نەکردین شەڵا لە بەرنمەکانی داهاتوودا هەڵدەین تیژ بخێنە سەر ئەو بابەتانەش بینەران و بیسەرانی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی بەم شێوەیە پرسی هەفتەی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان سپێرم خواتان لەگەڵ زۆر سپاس.